یەکسەر دوای ئەوە هاتوون ئێرە دامەزرابوون وەکو قولەیەک وەکو ڕەبایە بەکاریان هێنابوو بۆ مقاومە. ئەمە یەکێک بۆ لەو ماڵانەی کە زۆرترین بەرگری تیاکراوە کە هێزەکانی لالەزار هاتوونەتە ئێرە و لەم ماڵە و بەرگریان کردووە کە دەکرێتە بەرامبەر وتە لالەزار کە زیانێکی زۆر بەر ماڵەکە کەوتووە و کە مقاومەیەکی زۆری تیاکراوە. کاک یادگار خاوەنی ماڵەکەی سڵاو لەبێ کاک یادگار. زۆر سپاس دەکەم. خۆتان سەلامەتن. لەخوا بەزیابێ. شەوە لێرە بوون؟ ئەو شەوە بە چەند ساتی پێش مەوزوعەکە دەرچوین لەبەرەوەی وەزعەکە زۆر متەوتر بوو. عرباڵەیە سکوت قبل العاصفة هەمووی عسکەری و مدەڕعە و ئەم شتانە بوو لێرە بڵاو بوو بنەوە هێزەکانی ئەوبەر درێمە ڕۆشتین. واتە هێزی ئەمنی لێرە نەبوو؟ نە لێرە نەبوون، هێزی ئەوبەر هیماڵی شێخ لاهور لە ناو بڵاو بووبوونەوە. کاتی ئێرتان بەجێ هێش کەس هات بووە سەربانیا شوێنێک لێرە؟ ئێمە کە خۆمان لێرە بووین بە هیچ شێوەیە کەسمان نەبینی، بەڵام کە ڕۆشتین یەکسەر دوای ئەوە هاتوون ئێرە دامەزرابوون وەکو قولەیەک وەکو ڕەبایە بەکاریان هێنابوو بۆ مقاومە. زەنی زۆر بەرخانۆکە کەوتووە؟ زۆر. فیشەک هاتووەتە ژوور و خۆتانەی بینن هەموو لە سێ لاوە. طبعاً ئێمە بە حکمەوەی نزیکترین ماڵین لەوانەوە لە سێ لاوە فیشەک وە نەبێ بڵێ بەکاری سوتە بەرمان کەوت بێ مقاومەی تیاکراوە تەقیان کردو تەقیان لێ کردوونەتەوە. ئێرە و خانوویچم هەیە لە پشتۆ هەر ئایدێرەیە ئەوێ بە مەدفع لێراوە، ینی تۆپی دەبابێ هەموو پارچەخان لەوێ و بەزە و کەڵکی لێ بڕیوە. واتە بێ بڕوخیان ڕێ ئەو بەخوا ئیتر بابێن لوزنە سەیری کەبزای چوانە. لوژنەکە هاو بۆ ئێرە سەردانی کردن کاک یادگار؟ بەڵێ لوزنە هاتووە سێ چوار ستاف هاتن. بەڵێ هەرێکە و چەند شتێکیان ئەوە کرد و قیاساتی پەنجەر و شتیان پەنجەرەکان بە کەڵک نەماون فیشەک بڕیونی نەکرد شوشەکان ئیتر ناوی شەوەتە. بەڵێ ئیتر واجهەی خانووەکەش بەڕاستی هەمووی فیشەکە هەمووی هین بووە بەردوشتی ئەمانە. ئەوەی کە هەبووە زوو ئێرە چۆڵ کراوە کۆی کە زانانی دەستکەوت بێت لەلایەن هێزەکانی لاوشێ زەنجەوە چی بوو؟ بە فیشەکانە تۆزی ئەگەر تۆزی لێ بزانین لەوە ئەچێت زیاد لە نیو سەعات زیاتر خۆیان نەگرت پێ لێرە کەمتریش دەرگاکە شکێنراوە. دەرگاکە کە ئێمە ڕۆشین پێش تەقە شکێنراوە هاتوون دامەزراون لێرە بە سفەتێکی وی ئێرە شوێنێکی مسەیترە ئەتوانن دیفاع بکەن. پشتیشمانەوە هەر ڕەبایی ئەوانە دۆشک و مۆشکەی پێوە هەرڕێکی ئەم خانوو پشتەوە سەربان. بەڵێ یانی ئێرە شوێنێکی مستەهدەف بووە تەقیان لێ کردووە. شتێکە پیشان نەم پێشووی دەست پێ بکەین تێ ئەم دەرگایمان لێرە شکێنراوە. بەڵێ دەرگای لەوێ ئەوە تەرەفی ئەو لە شکێنراوە و لەوێشەوە ئەویشە لەلایەن ئەو هێزەکانی ئەوانەوە بۆ؟ ئەمە لەلایەن هێزەکانی ئەو بەرەوە هاتوون نەگوڵین ئەوە شکانویان دەچوونەتە سەربان و لێرەش هەمووی قوان ماڵەکە هەمووی قوانە فیشەک بوو تەبەنەمانە لێرە ماوە. ئەمە دلیلە بۆی کە لێرەوە تەقە کراوە مقاومە کراوە لێرە قوانی فیشەکانی قوانی فیشەک هەیە لێرە. ئەو ماڵەی شێ کاک یادگارەوەی ئەو دیواری کە ئەوە بەو شێوازە وێرا وەڵڵاهی نازانم بە ناو ناوی کێ بەڵام ئەوانیش ئەو لەوە چێ ئەوش تۆپ لەیەوە تۆپەیە ئاربیجێ بەخوا لە تۆپە چی ئەوان تۆپی 6مانە. ئەو خانووی تریانەوەی کە باسکەوت لە پشتەوە هەمە ئەویان ئەبێ چیان پێوتوی چی بۆکەن لیژەکە؟ وەڵڵاهی هاتن وتیان ئەمە هی ئەوە نییە تعمیر و ئەبەم بوردەکاریە شوشەشکابێ پەنجەرەوەمانە ئەوێ زەرەری زیاتر ئەگەر بتوانن دوایە چین سەیریشەکەین. ینی هەتا چوونە ژوورەوە تۆزی زەحمەتە لەبەر ڕوخانی دیوار و دەرگا. بەڵێ هەڵ بەخوا بەزیابێ سەلامەتین گرنگ نییە. گرنگە سەلامەتن. بەڵێ ئەگەر هاوکارمێنەکان جۆزێتەوە لێرە ئەمە ژوورەکانی دیکەشە کە زیانی بەرکەوتووە کە لێرەوە مقاومە کراوە هێزەکانی سەربە لالەزار هاتوونەتە ئێرە. ئەمە دیوارەکەیە کە لێرە لەم دیوەوە هەر هەمووی شوێن فیشەکە لەم سەر بۆ ئەو سەر فیشەشی پێوەیە دیوارەکە کە زیانەی زۆر بەرەم ماڵە گەیشتووە کە ئەو کاریاتگەر خاوەنی ماڵەکە باسی کرد. زیانەکان زۆرن لەم خانۆدا کە بینایشی دیکە هەیە لە دەکرێتە پشتی ئێرەوە ئەو بە تەواتی چاک ناکرێتەوە بێ بڕۆخێنرێ و لیژەکانیش بڕیاری ئەوان لەسەرداوە لیژەکانیش لەم ناون سەرقاڵی ڕۆژنکردنەوەی خانوەکان و ئەو زەرەر و زیانانەی کە بەم گەڕەکەی گردی سەرچان کەوتۆدا 22 مانگ. ئەمە خانوویەکە بڕیارە بڕۆخێنرێ بەخوا جاری بڕیاری تەواوی لەسەر نەیرا وتیان بە زۆری ئەوێت دەبێت لوژ نەبێت. دەرێدانراوە ئەمە پارچەوە تۆپەیەکە کەوتوێرە زۆری لێ ئەم تۆپە قورسە لە تۆپی قورسەچی ماڵەکەی بەجاری هین کرد قورسە. بەڵێ ئەو شوێنێکە بەریکەوتورا گەلگار داوێتی لەوێ داوێتیەوە بەم بەرا بەڵام وەکو ڕسفە هەموو ماڵەکەی هین کردووە هەرچی شوشە و موشە ئەوانە بێ کاشی هەموو فڕیاوەتە خوارەوە
کۆمەڵی قلیشی گەورە دەرکەوتۆ لە دیوارەکانە جوڵە داوێتی بەیە و هاتوۆتە ژوورە بڵێ لێرە بە شێوەیەک بەبوونی ئەو تۆپی کە نراوە بێرەوە بە شێوەیەک گوێران بووە کە زیانی بەربینایی خانۆکەش گەیاندووە وش کە هەیە ئەمە پەنجەرە و بۆ پەنجەرە شکاوانەیە کە بەر ئێرە کەوتووە ئەوەی کە هەیە ئەمە زیانە زۆرەکەیەتی لێرە ئەم بەشەی بیناکە زیانی بەرکەوتووە ئەوی شوشەی پێوە نەماوە بۆیە جارێک بڕێژە سەر ئەوە نەدراوە کە ئێرە بڕوخێنرێ یاخود نا بەڵام وەکۆی کە هەبێ هەیکەلی بیناکە جوڵاوە بۆیە لەوانەیە بڕیا بدرێت ئەم خانوەش بڕوخێنرێت کە ڕاستەوخۆ دەکرێتە بەرامبەر لالەزار و کە لە خانۆکەی خۆشیە کاگیادگاری نامێق ئاغا لەو دیوەوە کە هێزەکانی لالەزار چوونەتە ئەوێ و لێوە مقاومەیان کردووە بۆیە زەنگ زۆر بەرخانووی خۆی کەوتووە ئەم خانۆشی هەیە بەم شێوازە لەم دیوەوە کە گولەی تۆپبەری کەوتووە و زیانی زۆر